ئێمە بۆ هەڵبژاردننی داهاتوو 5 هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دیارە پێویست بۆ دەکە کە پێداویستیەکانی ئەم هەڵبژاردنە بۆ ڕۆژی دەستپێکردنی بانگشەی هەڵبژاردن خۆ ئامادەکردنێکی دەوێت خۆ ئامادەکردنەکە دوولایەنە ئەوەی کە جانیبی داراییە ئەوەی جانیبی کەرەسەکانی پێویست بۆ هەریەکێ لە کاندیدەکانە بۆ خۆ نمایشکردن و بۆ تعبیر لە کەسایەتی خۆی ئەوەی تریشیان سەرپەرشتی بکرێت لە ڕووی سیاسیەوە دیارە ئەو ڕۆیەک لەو ڕۆژانەیە کە دەست پێ دەکرێت هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بەسەر بازنەکانی هەڵبژاردن پارێزگاکان دابەش بکرێت بۆی لە نزیکەوە هەریەکە ئاگای لە مەسئولێتی یەکێک لەو هینانە وەربگرێت بەڵام ئەوەی کە جارێک کە ئەیڵێمەوە ئەوەیە یەکێت نیشتمانی تاکی دەکاتەوە لەسەر دوورکەوتنەوە لە پۆلێمیک لە تەسعید و لە هەمان کاتیشدا دوورکەوتنەوە لە بەکارهێنانی وشەی زبر لە دوور لە بریندارکردنیەک